ئایا ئەنجامی ئەم کۆبوونەوانە چی دەبێت؟ حکوومەت عێراق پابند دەبێت بە ڕێکەوتنانێکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی داهاتووی موچە بودجە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان و پرسی کەرکووک چی لێ دێت؟ من زیاتر قسە دەکەم سەبارەت بە گوشارەکانی حکوومەتی فدرال لەسەر هەرێمی کوردستان. میوانەکەم بەڕێز شوان کەلاریە، ئەنجامی پەرلەمانی عێراق لەگەڵم دەبێت لە سلێمانیەوە. بەڕێز شوانم کاتت باش. دوێنێ کۆبوونەوەی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت بەڕێوە چوون لێرە ئاماژەم بە خاڵە وردەکانی نێو کۆبوونەوەکە کرد. پێ دەچێت ئەم کۆبوونەوەی چارەسەری کێشەکان بکات، ئەنجامێکی ئەو تۆی لێ بکەوێتەوە؟ بەڵێ، زۆر سوپاس، سڵاو بۆ جەنابتان بۆ بینەرانی کوردستان 24 بە شێوەیەکی گشتی ئەو کۆبوونەوانەی دوێنێ بەڕێوە چوون چ لە سەرۆکایەتی پەرلەمان ببوورە، چ جێگری سەرۆکی پەرلەمان دکتۆر شاخەوان عەبدوڵڵا لەگەڵ سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان، چ ئەو موداخەلانەی لە ناو دانیشتنەکە کرا و لە دوایشدا ئەم شەشەوەی ڕابردوو کۆبنەوەی کۆبنەوەی هاوپەیمانێتی دارەدانی دەوڵەت، هەموو ئەمانە کۆبنەوەی زۆر باشن و قسەی زۆر ڕاشکاوی تێدا کراوە. بەگشتی جەخت لەوە کراوەتەوە کە ئەوەی ڕووەدا ئەوەی دەگوزەرێ غەدرە لە هەرێمی کوردستان، لە موچەخۆرانی هەرێمی کوردستان، وەکو تریش ئەو پاگێجە ئەو هەموو خاڵانەی جەنابت باست کرد، غەدرێکی گەورە لە کەرکووک و لە ئاسایشی کەرکووک کرا. ئەمانە قسەی جدی لەسەر کراوە و لە داهاتووی نزیکدا هەنگاوەکانی بەکردەییکردنی ئەم قسانە دەست پێ ئەکا. وەزیری دارایی هەردوو حکوومەت، نەک وەزیری دارایی بەڵکو ستافی وەزارەت، چونکە لەوانەیە لە ڕاستیدا ئەوە پێشنیاری ئێمە بوو، هەندێک داتا و ڕقەمی ورد هەیە، یعنی ستافی وەزارەت ئەوانەی مختصن بە بابەتی داتاکان و میزانی مراجعە و هەموو ئەو هەتا کۆنتاکتیان هەیە لەگەڵ ڕقابەی مالیە لە ستافی وەزارەتن هەردوو لا بێنە پەرلەمان، لەوێ بەڕاشکاوانەتر پرسیاریان ئاراستەیەکرێ و بۆ هەموو خەڵکیش ڕوونە بێتەوە تەقسیرەکان لەکوێیە. بۆ بارودۆخی کەرکووکیش ئەو خاڵانەی جەنابت باسکرا بە تاکید ئێمە بە هەنگاوی باشی ئەبینین. بە هیچ کاتێک وەکو پارتی وەکو فراکسیۆنی پارتیش ئاڵۆزی لە کەرکووکە لە بەرژەوەندی شارەکە نابینین، لە بەرژەوەندی پێکاتەکان نابینین. بە تایبەتی ئێمە هێزێکی کاریگەرین لە کەرکووکە و تموحی سەرکەوتنی گەورەمان هەیە و کەرکووک بە شارێکی پێکەوە ژیان نەزانین، هیچ مەسلحەتێک لەوە نابینین ئاڵۆزی تیابێ. ئێمە تموحی گەورەمان هەیە لە هەڵبژاردننی داهاتوو لە ئەنجومەنی محافەزە سەرکەوتنی گەورە بەدەست بێنین، بۆیە ئیدانەی هەموو توندوتیژەکانی کەرکووکەکەین. ئەگەر چی بەداخەوە بەڕاستی یعنی غەدرێک بوو لە کەرکووک کرا، ینی 6 ڕۆژ خەڵک لە بانجادە بوو بە کەیفی خۆیان، هەرچی سوکایەتی و جوێن هەیە بە پەیکەری پێشمەرگە، بە ئاڵای کوردستان، بە هەتا بە خەڵکی کوردستانیش سکرینیانە کرد، ڤیدۆیانە کرد، لە سۆشیال میدیای خۆیان بڵاویانە کردەوە، کوردیان ئیستیفزازە کرد، هیچ کاردانەوەیەک نەبوو. بەعکسەوە ینی پارێزگاری کەرکووک لایەنەکانی تر سەردانی خۆپیشاندەرانیانە کرد، بەڵام کاتێک بۆ چەند کاتژمێرێک کۆمەڵێک لاوی خوێنگەرمی کورد تەنها هاتن بۆ ئەوی ڕێگەکە بکرێتەوە، بینیمان چەکەکانیان خستەوە. باشە بەڕێز کەلاری، ئەوەی کە ئێستا لە عێراق ڕوو دەدات ئەمە غەدر بوو کرا، بەڵێ دەبەسرێتەوە بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان، بە تایبەتی ئەو دژایەتی کە بۆ گەڕانەوەی بارەگاکانی پارتی لە کەرکووک کرا کە گوشاری لایەنە شیعەکانە لە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی. بۆچی کاتێک کە حکوومەتی عێراق بیایە گوشار لەسەر هەرێمی کوردستان دروست بکات دەست بۆ کەرکووک دەبات؟ ئایا ئەم بابەتە بۆچی لە نێو حکوومەتی عێراقدا نابڕدرێتەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان؟ خۆی بەداخەوە لایەنی شیعە کێشە گەورەیان هەیە و ممکنە دەستێوەردانی دەرەکیش هەبێ. ئامانجی یەکەم بە ئامانجگرتنی محەممەد شیع سوودانیە بەڕاستی، جگەلەوەی غەدرە لە کوور دەکرێت. ئەمانە دێن ئەیانەوێ زۆر جار نقطەیەکی مشتەرەک بدۆزنەوە بۆ ئەوەی ناکۆکیەکانیان بەلاوە برێن. باشترین خاڵکە بیدۆزنەوە لە دیدی ئەوانە مەسەلەی کورد و مەسەلەی کەرکووک و ئەم بابەتانەیە. دێن وەکو لە کوردەواریە ئاڵێ بە کوردستان ئاڵێن، لە کەرکووک ئاڵێن، کێشە دروستەکەن بۆ ئەوی بۆ ماوەیەک خلافاتی خۆیان بەلا بنێن و لە ستراتیژیشە لە خەیاڵدانی ئەوانە غەدرکردن لە کوردستان و لە
هەندێک بەتایبەتی بەڕاستی ئەم فشار دروستکردانە بە سەرکەوتنیە زانن یعنی یەکێک لە کێشە گەورەکانی ئێمە ئەوەیە ئەمانە بێن پەشیمان بوونەوە لە وعدەکانیان لەگەڵ ڕێزی زۆرم درۆکردن پاشقولدان کێشە دروستکردن بۆ هەرێمی کوردستان ئەمانە بەعیبی نازان بە سەرکەوتنیە زانن باشە ینی کێشەمان لەگەڵم ئەقلێتا هەیە بەڕاستی تۆبێ من موچەخۆری هەرێمی کوردستان موچەخۆرە وەکو هەموو موچەخۆرانی عێراق بە گوێرەی دەستور بە گوێرەی هەموو قانونەکان کە لە دنیا هەیە لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراالیە موچەخۆران ماف و ئیمتیازاتیان یەکە یعنی تۆ چۆن موچەخۆری بەغدا و ژێر دەسەڵاتی خۆتە دەی تووشی شاگەشکە ئەوی بەوەی یان پیلاندا ئەنێی بۆ ئەوەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە برسا بکوژی یان برسیان بکەی یعنی ئەمە تێڕوانینێکە لە تەواوی حکوومەتی فیدراالیا لە دنیا شتیوان سەرڕای ئەوەش ئەڵێ من دێم بە قەرز پارەتە دەمێ بۆ موچەخۆرانی هەرێم کێشەمان لە تێڕوانینەکانە لە ئەقلێت باشە بەڕست شوان ئەقلێتەوە ئاماژەت بەوە کرد کە لە ناو بەشێک لە کابینەکە باشە گەشتبینن بەوەی کە لە دوایان کۆبوونەوەی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت و بانکێشتی وەزیران بۆ پەرلەمان و کۆمەڵێک پابەندیەکانی کە لە نێو ڕێککەوتنەکە هەیە ئیتر کێشەکە چارەسەر بێت بەڵام وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد 500 ملیار بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بە قەرز بنێردێت لە کاتێکە موچەخۆرانی بەغدا 2 مانگە موچەیان وەرگرتووە لێرەدا چاوەڕوانی ناردنی نیو موچەش دەکرێت ئایا ئەبێ چاوەڕی ئەنجامی کۆبوونەوەکان بین ئەم پرسەروە بە هەڵپرسێدراوی دەمێنێتەوە پارە نانێردرێ خۆی ئێمە نابێ ناومێت بین لە گفتوگۆ لە دانیشتن ئەبێ بەردەوام بین چونکە ئیترەوە چارەنووسی ئێمەیە تا ئەو کاتەی دەرفەت هەبێ و مەجال هەبێ و بتوانین قسە بکەن بتوانن گوێمان لێ بگرن ئێمە بەڕاستی کۆڵ نادەین و شەڕی مافە دەستوری و یاسایەکانی خەڵکی هەرێمی کوردستانەکەین و بەڕاستی ئێمە کێشەمان تەنها موچە نییە ئێمە پرسێکی گەورەمان هەیە خاوەن قەزەیەکین بۆیە کۆڵنەدان و بەردەوامبوونی ئێمە هەموو فراکسیۆنە کوردستانیەکان لە ئەرکە ئەخلاقی و نیشتیمانی و مهنیەکانی ئێمەیە وەکو نوێنەرانی کورد لە بەغدا بەگشتیش ئاماژەی باش ئەبینرێت کۆبنەوەکان کۆبنەوەی باش بوون قسەی ڕاشکاوی تێدا کراوە کێشە لە تێڕوانینی وەزارەتی مالیەی عێراق بە تایبەتی ڕاستی فاکتەری ئەساسی کێشەکانە ئەوان لە بابەتی خەرجی فعلیە کێشەمان هەیە خوێندنەوەیان بۆ خەرجی فعلی کە لە موازنەی هەموو دەوڵەتانی دنیا شتێک نییە تۆ میزانی موازنە لەسەر ئەساسی خەرجی فعلی خەرج بکەیت لە کاتێکە بودجەی ئیستیسماری لێ دەرەکەن لە سەتاچلی سیادی حاکمە و سیادەی لێ دەرەکەن لە سەتاسی کۆی بودجەی عێراق هەر حساب ناکرێت لەوەکەی تری 15 محافزەکەی عێراق چەندی سەرف کردووە ئەو ئەڵێ من ئەوەندە بۆ تۆ سەرفەکەم جگەلەوەی لەسەر بابەتی داهاتە ناوخۆیەکان ئەوان پارەی کارەبا و نازانم باج و زەریبەی ناوخۆیش بە ئەوەی داهاتی نانەوتی حسابەکەن هەروەها بابەتی تێچووی نەوت و دەرهێنانی نەوت ئەوان خۆیان نەزانن ئێمە عەقدی شەراکەمان هەیە عەقدی شەراکە تێچوولای ئێمە زۆر زیاترە بەرحاڵ تێڕوانینەکان جیاوازیەکان تەنها لەو خاڵانەیە هی ئەوە نییە نەگەینە ئەنجام ئەگەر ئیرادەیەک هەبێ بۆ ئەو بەڵێنانەی ئەو ڕێکەوتنانەی کە کردومانە چی هەردوو سەرۆکی حکوومەت کردویانە چ لە چوارچێوەی هاوپەیمانێتی ئیدارەدانی دەوڵەت تا ڕێکەوتوین چی کارنامەی کابینەکە کە لە پەرلەمان دەنگی لەسەر دراوە ئەگەر پەشیمان نەون و فشاریان لەسەر نەبێ و بیانەوێ کێشەکان نەمێنێ بەڕاستی پێم وایە ئەگەینە نەتیجە و ئەم بارودۆخەی تێپەڕێنی. بەڵێ بەڕێز شوان کەلاری ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی.